برانی عزیز و خۆشەویست داواکارم لە خۆی پەروەردگار خۆی خاوەن بەزەی و ڕەحمەت بە هەموو ناوە جوانەکانی خۆی بە هەموو سیفەتە بەرزەکانی خۆی وشەیەکمان هەیە بە بەردەوامی ئەڵێین داواکارین لە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا بەو بشەیە بچینە حوزوری ئەڵڵاه ئەوش وشەی لا ئیلاهە ئیلا اللهە هیچ کاتێک لە ساڵدا نایەت وەکو ئەم مانگا کفر بەخوای دەسەڵاتدار بکرێ هیچ کاتێک نایەت لە ساڵدا وەکو ئەم ڕۆژانە قسە بەخوای دەسەڵاتدار بوترێ بۆیە حەق وایە لەسەر ئیمانداری خواپەرست لەم مانگەیە و لەم ڕۆژانە بە تایبەت زوو وشەی تەوحید دووبارە بکاتەوە بە تەنها بیت بە تایبەت و لە ناو دڵی خۆت بە قوڵایی بڵێ لا ئیلاهە ئیلا الله لە کاتێکە خەڵکەڵێت عیسا کوڕی خوایە تۆ بڵێ لا ئیلاهە ئیلا الله لە قوڵایی دڵتەوە دەریکە بەڵکو ئەو لا ئیلاهە ئیلا الله ڕوبەڕووی خۆیان بیتەوە پێی لە ڕۆژی قیامەتدا. ئازیز و خۆشەویست، ئەی قورئان خوێن، ئەی دواکەوتوی سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، لە کاتێکە ئاەتەکانی قورئانە خوێنی و حەدیثەکانی ڕەسوڵ الله خوێنیتەوە فێرمانەکات ئینسانی موسڵمان، ئینسانی ئیماندار خواپەرست کەسایەتیەکی هەیە. بە زمانی عەرەبی پێوترێ شەخسیە، لە کوردەواری خۆمان پێڵێ کەسایەتیەکەی. وشەی شەخسیە زانی یعنی چی برام؟ شتێکی زەق. بۆیە لە زمانی عەرەبیە شوێنی تۆزێ بەرز بێ زەق بێ ئەڵەن شاخص، یعنی شتێکە زەقە گەورەیە. شەخسیەت یعنی ئەو شتانەی کەوا زەق و دیارە ئەبیندرێ. دەسەڵاتدار باسی کەسایەتی من و تۆکە و ڕەسوڵ الله باسی کەسایەتی من و تۆکە و هەمان کات کۆمەڵێ قەڵغان، کۆمەڵێ سنوور، کۆمەڵێ دیوار، کۆمەڵێ سنووری بە قووەتی بەتوانای داناوە بۆ من و تۆ کەوا بمان پارێزێ و کەسایەتەکەمان بپارێزێ. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کە باسی ئینسانی ئیماندارەکات، قورئان کە باسی ئیماندارەکە، وا بێنە پێشچاو خۆت ئێمە وەکو شیرێ واین. شیر تەبیعەتێکی زۆر سەیری هەیە، لە هەر شتێکەوە نزیکیکەی تێکەیە، هەر ئاوی تێکە شتێکە ئەو شیرە وەکو جاران نامێنێ، خوێی تێکە ئەگۆڕێ، شەکری تێکە ئەگۆڕێ، بمێنێتەوە لە دەرەوە تێکە چێ. تۆ ئاوایت پاکی. ئەم دینی ئیسلامە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام باسی ئیماندارەکە، باسی موسڵمان، باسی مناڵەکە کە لە دایکە بێ، ئەڵێ کە لە دایکە بێ یولد عەلە الفطرە، یعنی بە پاکی. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام بۆ پاراستنی ئێمە بزانە جارێکیان خۆی دەسەڵاتدار لە قورئانە باسی چیەکە؟ باسی موساکە، ئەفەرمێ قەوی ئەمین، خاوەن کەسایەتیەکی بە قووەتە بەتوانایە و ئەمانەتدارشە. باسی ڕەسوڵ اللهەکە صلی الله عليه وسلم ئەڵێ خاوەن ئەخلاقە، کەسایەتیەکی بە قووەتی هەیە، خاوەن شەخسیەتێکی زۆر بە قووەتە. ئەم کەسایەتیەی موسڵمانە پێغەمبەرەمان پارێزێ. چۆن؟ لە ناوتەوە دەست پێکە. ناوت شەرعەن واجبە، واجبە، واجبە ناوێکی باش بدەی بە مناڵەکەت. بۆ یا ڕەسوڵ الله بۆ ئەفەرمووی باشترین ناو، خۆشترین ناو، چاکترین ناو ئەو ناوانەیە کە ناوی عەبدوڵڵاه و عەبدوڕەحمان و ناوەکانی خوا و ناو پێغەمبەران و ناو سەحاب. بۆ یا ڕەسوڵ الله ناو سەحابەی گۆڕیوە، چونکە ئەزانێ ناوەکەت کارت لێکە. کار لە چیەکە؟ کار لە کەسایەتیەکەتەکە، کار لە کەسایەتیتەکە. پێغەمبەرش نایەوێت کەسایەتیەکەت بگۆڕدرێ. لە ناوەکانمانەوە دەست پێکە. جلوبەرگمان پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتەکە لەوەی جلی ئافرەتە کاتە بەری. پیاوە جلی ئافرەتەکە، ئافرەتە جلی پیاوانە کاتە بەری، لعنەتی لێکە، چونکە ئەزانێ کارەکە لە کەسایەتیەکەت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پیاوە لە ڕەنگی سوور و زەرد نەکەنە بەرتان، ها کارت لێکە نەیکەی. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام حەز ناکات تۆ جلێ بکەی تەسک بێ، بە ئافرەتە لە جلی پۆشتە بکەنە بەرتان، پان و پۆڕ بێ، چونکە کارەکە لە کەسایەتیەکەت. لە خواردەمەنیت پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام ئەفەرمێ پارویەنانێ کارەکە لە لەشتان، ها کارەکە لە کەسایەتیەکەت. حرام نەخۆی، گۆشتی بەراز مەخۆ بێغیرەت تەکا دوو لە ڕوێ مەجلیسە، گۆشتی شێر و سەگ و ڕێوی و ئەمانە مەخۆ، درڕندەتەکە، گۆشتی مەیمون و ئەوە مەخۆ، کارت لێکە. لە چی کارەکە برام؟ لە کەسایەتیەکەت، لە شەخسیەتت. تەنانەت ئەفەرمێ ڕوحم بە قوربانی بێ لەسەر پێستی شێر دامەنشە، کارەکە لە کەسایەتیەکەت. هەموو پێغەمبەران شوانەتیان کردووە، کاری کردووە لە کەسایەتیان فێری سەبریانەکە.
شێوازی ئاو خواردنەوەمان، شێوازی چوونە سەر ئاومان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سنوور لە دوای سنوور دانێ. تەنانەت لە حەدیثێکی سەحیحدا فەرمێ هەر کەسێ دوور بگرێ لەو شتانەی گوماندارە دوو سوودی هەیە. یەکەمیان بۆ دینت سوودی هەیە، لە قیامەتە بە سوودە بۆت. دووەمیشیانە فەرمێ فقد اتقى لدينه وعرضه، بۆ کەسایەتیت باشە برام، بۆ شخصیەتت باشە خۆت بەپارێزی لێی، کارت لێ ناکا. مەڵێ من لەگەڵ کۆمەڵێ خەڵک هەڵس و کەوتەکەم، ئەو دەوروبەرەم، ئەو خەڵکانی کەوا لەگەڵمایە، من حەقم نییە ئەوانە چۆنن من وام. رسول الله هەر قسەیەک بکات إلا بەسوودا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. باسی سێ کەسەکات ئەچنە ناو ئەشکەوتێکەوە، بارانێکی زۆر دابارێ بەسایە و بارانەوە بەردێکی گەوراکەوێتە بەردەم ئەشکەوتەکەیان. هەمووتان حەدیسەکە زانن، بەڵام بزانە تێگەیشتنی حەدیسەکە چۆن دیتێ تێ بگەین. من ئەزانم لە من باشترەی زانی خۆشەویستم. یەکێکیان دوعاکە بە دوعایەکی دڵی پاکەوە تۆزە بەردەکە لاچێ، ئەوەی دووەمیان دوعاکە تۆزەتر بەردەکە لاچێ، ئەوەی سێمیان دوعاەکە کە لاچێ هەموو بەردەکە. پرسیارێکت لێکەم، ئەگەر یەکێکیان خراپ بوایە بەردەکە لاچوو لەمسیانە، یەکێکیان خراپ بوایە هەودوانی تر هیچ سوودێکی نەبوو دەرناچوون. بۆ پێغەمبەر فێرمانەکە کەسایەتەکە دووریا بەکاری لێکە. بۆ هەرسێکیان دوعاکانیان قبول کرا، چونکە هەرسێکیان لەگەڵ پیاو چاکە هەڵس و کەوتیانە کرد، هەر دانەیەکیان لەگەڵ دوانی باشە هەڵس و کەوتێ کرد. دوانیان باش بوون، ئەوەی سێم باش بوو، بۆیە کەسایەتەکەیان کاریە کرد لە یەکتری بەرەو باشە ئەڕۆیشتن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێری ئەوەمانەکە ژیانی ئێمە کارگەرە لەسەرمان، ئەوەی لە دەوروبەرمان هەر چ شتێک لەگەڵ یا هەڵس و کەوت بکەی لە ئیسلامە ناوێنەی وەلا و بەڕا، ناوێنەی خۆشەویستی و قین، کارگەرە لەسەر تۆ، لەسەر ژیانی تۆ. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ببینە لە حەدیثەکانە بە بەردەوامی هەوڵی ئەوەی داوە ئێمە لە ناو خەڵکێکە نەژین و هەڵس و کەوت نەکەین خراپ بێ، شتێک نەکەین کارمان لێ بکە. تۆ تەوێ لەگەڵ کۆمەڵێک خەڵکە هەڵس و کەوت بکەی، کردەوەی قەومی لووت بکەن، بڵێ وەڵام من بە سەلامەتی ئەمێنم. تۆ تەوێ لەگەڵ گۆرانی بێژە هەڵس و کەوت بکەی، بڵێ وەڵام من کارم لێ ناکە. تۆ تەوێ لەگەڵ جگەرە فرۆش و مەشروب فرۆش هەڵس و کەوت بکەی، بڵێ کارم لێ ناکە. تۆ بتەوێ لەگەڵ گەڵفرێندار و لەگەڵ گۆرانی جۆڕاگەر بڵێ کارم لێ ناکە. کار لە کەسایەتەکەتەکە ئازیزەکەم. نەفسی خۆت هەر تشتێک گومانی تیا بوو، قەلێک ئەمڕۆ گرانە بەیانی هەرزانێکا لە ئازدا و تێسکۆ، کورە ئەهلی عیلمە فەرموون بیکڕە لە بازاڕ قەی بسملای لێ بکە و بیخۆ. کارەکە لە کەسایەتەکەت ڕەحمەتت لێ بێ. هەموو شتێکی تۆ کارت لێ ئەکات لە ژیانی ڕۆژانەتدا، بچووک بێ یا گەورە بێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پەنجە درێژەکە بۆ دایە عایشە ئەڵێ نیوەی دینتان لەم ئافرەتە وەرگرنە بێت، چ عالیمەیە بێ ئەم ئافرەتە. ئەبێ پێغەمبەر چەندێ خۆشی بێ هەڵ بژێرێ، کۆتایی ئاخر دقەکانی ژیانی لە کۆشی ئەو بێت. چەندێ خۆشی بێ رسول الله صلی الله عليه وسلم. ئەو ئافرەتە ئەبێت چەندێ هەوڵی یا بێ دڵی پێغەمبەر خۆشکە. ڕۆژێ دێتە ماڵەوە پەردەیەکە بینێ کۆمەڵی ڕسمی پێوەیە، پێغەمبەر ڕەنجە گۆڕێت، دایە عایشە پێغەمبەر ناسێ، یەکسەر چیم کردووە ئەستەغفر الله، داوای تۆبە ئەکەم لەخوا، چیم کردووە؟ پێغەمبەر نەیوت گوراوە قەینا نیەتی باشە باقەینە، نا کردەوەیەکی بچوو کارت لێکە. ئەبێ چی بێ پەردەیەک ئەگەر لای بردی لای، نا کارت لێکە، کار لە کەسایەتیتەکە. ئەگەر ئەمانەت هەمووی زانی، ئەو کاتە بەو چاوە گەورەی خۆت، بەو چاوە گەشانە جوانانەت سەیری ئەوە بکە دارێکی کرسمس، گڵۆپێکی کرسمس، کڵاوە سوورەکەی کرسمس، وتنێکی مێری کرسمس، ناردنی کارتێکی کرسمس، قەستەم بە عزەتی لا ئیلاهە ئیلا الله کارەکە لە لەش تۆ، کارەکە لە کەسایەتی تۆ، کارەکە لە شەخسیەتی تۆ. نمونەیەکت بۆ دێنمەوە هەتا بزانیت. ملەتێکی ئێمە یا ڕەبی خوایە ئەو ملەتە بەغیرەتە، ئەو ملەتە ئیماندارە، یا ڕەبی خوایە وا خۆشی بکەی غیرەتمان پێبەخشی بڕۆینەوە بۆ وڵاتی خۆمان. ئەو ملەتەی ئێمە لە ناو سێ ملەتی زۆر گەورەی ئاژێ. سێ قولامان ملەتێکی زۆر گەورەن، زۆر زل و زەبەلەحن. سەیری دەوروبەری ئەو وڵاتەی ئێمەکە، ئەو شار ئەو ملەتەی ئێمەکە بە دوور و درێژایی ئەو نەسەتە و ئەو نەهەزار ساڵە نەتوایەوە، ناتوێتەوە، ناوەکانمان نەگۆڕە.
بڕۆ ناو مناڵەکانمان کۆن هەڵگورت، ناو مناڵەکانمانە بیندرا ناوی بە جەرگدار و شەڕ، ناوی ئازا، ناوی شتی باش. ناو مناڵەکە نیزانێدا ناوێنە سۆران، ناو منطقەی سۆرانەوە، ناوێنە گەرمیان بە ناو منطقەی گەرمیانەوە، بە ناو شاخەوە ناوێنە. ئەو ناو هەریویست ئەو کەڵتورەی خۆی هەڵگرێ. جلوبەرگ بڕۆ سیر کە بە دوور و درێژای مێژ و حەدیثمان هەیە هین ڕەسوڵ وڵڵا جلی کوردی کردوتە بەری. بزانە ئەو ملەتە نەتواوەتەوە، هەر توانی زمانی خۆی. بۆیە لەهجەمان هەیە زمانی جیاواز قساکەین لەگە کوڕە برام یەکتری بەحزە تێناکەین. بۆ ملەتێکین ئەو خۆمان گرت، خۆمان نەدۆڕا، خۆمان نەفرۆشت، بە هەزارها ساڵ ئەو خۆی گرت. ئێستا ئەمڕۆ وەکو ئایسکرێمە بەدەستەوە بێ بتوێتەوە ئاوای لاتووە لە ناوەکانمانەوە دەست پێکات. ئەخە من چی بکەم لە شاخێ لە نەمسا ناو مناڵەکەم بنێم؟ ئەوە تەئسیری لە کەسایەتیت کرد برا، تەئسیری لە کەسایەتەکەی کردووە. ئەتوێتەوە تۆش ئاوای بەو چاوە گەورە گەشانەی خۆت سەیری کرسمس بکە چۆن تەئسیرت لێکە. بزانە کە ئەیبینی مەڵێ بەس ئەماڵێن کفرە، کفر نییە. کورە ڕەحمەت لێبێ ئەتوێیتەوە، تۆ کەسایەتیت ئەتوێتەوە، تۆ کۆمەڵێ کردەوە و کۆمەڵێ هەستی. ئەگەر ئەوانە هین قەومێکی تر و هین ملەتێکی تری تێچوو توایتەوە لە ناویانە، کە توایتەوە محاڵە جارێکی تر خۆت بگریتەوە کومۆم وایە ئازیزی من. بۆیە کەسایەتەکەی تۆ کۆمەڵە شتی پیرۆزی تایە مقابلی نییە، ناتوانی وەراوردی بێ بکەی، ناتوانی بیگۆڕیتەوە. ئەوەش عەقیدەکەتە، نییە شتێک دەرکەم بیکەمە جێەوە کە تۆ وشەی مێری کرسمست وێت، داری کرسمست دانا، کڵاوی بر کرسمست کردە سەرت، پیتاقەی کرسمس، قاپە چکلێتەکە لە دەلاخانەکە دانەدات بە کابرا، یاخود لیت وەرگرت. یەقین بەخوای دەسەڵاتدار دروست کە ئەوە شوێنێکی گرت لە عەقیدەتە، ئیلان شوێنێکی پڕ کرد لە عەقیدەتە، بەرامبەر حەقێ باتڵێ چوە شوێنی. بەو کەسایەتی تۆ ئەوەی بریتی لەو شتانە، لە عەقیدەت، لە هەڵسوکەوتت، لە هەستەکانت، لە جموجۆڵت، ئیلان شتێ پڕەکاتەوە. ئیلان هەموو شتێکی تۆی کەی بزانە ئیلا جەیەکە گرێت لەناو ئەو عەقیدە و شەخسیەتەی تۆیە، بە بچووکی مەزانە. بۆیە خۆی دەسەڵاتدار کە باسی کۆمەڵی قەومی کرد، وەکو قەومی موسا هەفتا شتێ جار باسییانەکە. یەکێ لەو جارانی کە باسییانەکە ئەوڵە لە ئاوەکە پەڕانەوە، قەومێتریان بینی بتیان بۆیان پەرست، وتیان ناتخوا موسا بتێکش بۆ ئێمە دروست کە بابی پەرستین، اجعل لنا إلها كما لهم. ئەو نەبێ کەسایەتین چاولێکەری لە هەموو کەسێ. کوورە کڵاوەکەیان سەسوورە، بە قورئان سەوزیکەم سەوزیەکەین. برام خۆ چییە؟ ئاوی ساردیان کرد بە خۆیان کرد بە خۆمانە، چیان کرد ئێمە ژەواکەین. بێکەسایەتی وایە، بەس بە چاوێکی جوانی خۆت سەیری ڕابردووی ئەو ملەتەی ئێمە کە کاکە خۆی نەفرۆش، بۆ بەدەست ئێمە بتوێتەوە ملەتە. بۆ تۆ بڕۆ سەی ناوی بەخوا ناویان نادۆزیەوە، سەی ناوی ئافرەتەکان کە گەلاوێش و گێلاس و ترێ و ناویان نەیدۆزیێتە، ناوێکی پاشی لێنە، خۆی نادۆڕان. خۆ دەوروبەریان ئومەتەکانی تر ناو هەبوو، ناوی نانە نەیەچوو ناوێکی قەومێکی تر بێنێ، نەیەکرد. تەنانەت جلوبەرگی خۆی نادۆڕان. ئەزانی ئەوە کەسایەتیە، ئەوە مێژووە، ئەوە وەیەکەوا لەگەڵ هاتووە پشتا و پشت. تۆی ڕەحمەتی خوارد لێبێ بۆ یکەیتە ناو دڵی مناڵەکەتەوە. ئەخە بۆچی بڵاویەکەیتەوە بە کڵاوە سوورەکەوە؟ قەی چێکە لە مەکتەب ڕسمێک شێگرێ مناڵەکەی لای دارەکەوە. ئەوە عەقیدەی پڕەکەیتەوە، بەوە پڕیەکەیتەوە، ئەوە لە ڕۆژی قیامەتدا پرسیاری لەسەرە. بۆیە لە خوای دەسەڵاتدار بپارڕێوە ئەو کەسایەتیەمان کە پابەندە بە عەقیدەی لا ئیلاهە ئیلا الله و خوای گەورە بیپارێزێ. داوا بکە لە لا ئیلاهە ئیلا الله بە وشەی تەوحیدەوە بمری. ئازیزەکەم، ئەزانی چییە دۆڕاوە؟ دۆڕاو ئەوەیە کە ئەو شتە گەورانە بە بچووکە بینێ. قەستەم بەخوا لەوە دۆڕاوتر نییە. عاقڵ ئەوەیە گەورە بینێ، شێر بە شێرە بینێ، مارش بە مارە بینێ. بەڵام من سێری شێرم کرد بە مێرولەیەک و مارم بینی بە کرمێ، ئەبێ چاوەڕوانی ئەوە بم ئەوەیان بمخوا و ئەوشان پێوەم با. یا ڕەبی خوایە بمان پارێزی لە هەموو شتێکی کفر ولا هەموو شتێکی بدعە ولا سەری وشەی تەوحید بمانژێنی و بمامرێنی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه كان غفورا. كنال BK4 لا خەمی هەمووان
کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4